نوازش بۆ شەهیدانی ئەم تۆپباران و پەلامارانەی دەوڵەتی تورکیا بۆ ناو سەر و ڕێز و نوازشدا نوێنین بۆ سەرجەم شەهیدانمان و هەروەها هیوای چاکبوونەوە بۆ تەواوی ئەو بەڕێزانە دەخوازین کەوا بریندارن. ئەگەر ئەوان چی بەجەستە بریندارن ئێمە لە ناخەوە هەمومان ناخمان بریندارە بۆ ئەم کارانەی کە ئەکرێ. ئەوەی ڕاست بێت کۆمپلۆیەک هەیە بەسەر گەلی ئێمە لە تەواوی دنیادا و بە تایبەت لە باشووری کوردستاندا پیلانێک هەیە نیوەی پیلانەکە تقریبان ئێمە توانین بڵێن جێبەجێ کراوە لە دوا هەڵوێستی سەفیری تورکیا بەوە بە عێراق ڕاگەیاندراوەکەوە بە هیچ شێوەیەک ئێمە واز لە کورد نایەنین کوردێک لە هەر کوێی دنیا بێ ئێمە بە ئامانجی دەگرین بەداخەوە ئەم خاڵە وای کردووەکەوە هێزە عێراقیەکان پاشەکشە بکەن لە بردننی وەزارەتی دەرەوە و پێدانی بە کوردێک بەداخەوە ئێستا ئەتوانین بڵێن بە چاوساغی هێزێکی کوردی کە هێزێکی خۆفرۆشە هێزێکی خۆویستە هێزێکە تەنها لە خزمەتی بنەماڵەیەکە ئەو هێزەوای کردووە کەوا چاوساغی بکەن بۆ داگیرکەری تورکیا و هەواڵانی ئێمە و خەڵکی ئێمە بگرن بە ئامانج ئەمە بۆ خۆی قابلی قبول نییە. ئێمە لە بەغدا فشارێکی زۆرمان خستۆتە سەر تەواوی هێزە عێراقیەکان ئەوە بوو بەداخەوە ئێمە ئەڵێن دەبینین ئەندام پەرلەمانە کوردەکان هەڵوێستێکی ئەوتۆیان نییە زۆر بەداخەوە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە هێزە سیاسیە کوردیەکانی باشووری کوردستان بە تایبەت هەردوو ئەو هێزەی کە دەسەڵاتدارن بە تایبەتیش کە زەقی بکەینەوە پارتی دموکراتی کوردستانە حسابی مرۆڤ بۆ تاکی کورد ناکە. پێنەدانی موچەکە ئەوە نییە مەسەلە مادێکە بێ مەسلەی ئەوەیە کە تۆ بە ئینسانت نازانێ تۆ بە ڕۆبۆت ئەزانێت تۆ بە محترامی بە ئەداتێک بۆ خۆی ئەزانێت لەگەڵ ڕێزمە بۆ دانیشتوانی هەرێمی کوردستاندا. بۆیە تەواوی من پەیامی هێزە عێراقیەکانتان پێگەیەنم ئەڵێ پێویستەکە خەڵکی کوردستان خۆی بەڕێخستن بکە ناڕازین لەم هێزانەی کە ئێستا حکومڕانیەکە هەمووتان لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕاگەیاندنەکانەوە ئاگاداری ئەم پلانە ناو